هونەرمەند سەرباز جەمال یەکێکە لەو هونەرمەندە ناسراوانی سلێمانی و تیپی مۆسیقای بابان لە ئێستادا دانیشتووی وڵاتی هۆڵندایە و چەندین بەرهەمی ناوازەی پێشکەش بە بینەرانی کردو لەوانە من نەگۆڕاوم و هەروەها سۆزەکەم فەریادی عشق و چەندین بەرهەمی تر بەرهەمەکانی تا ئێستا لا یاد و هزری زۆرینەمان داماوەتەوە. سەرباز جەمال دوای دابڕانێکی زۆر بەرهەمێکی نوێی بە ناوی دڵێکی شێت بڵاو کردوتەوە. شێوەی ڕوخسارە لە دڵ جێگیرە بەڵێستە یاشتێ هەر بە تەسیرە عەکسی ڕوولایانە و بیلبیلەکەیچە ناشۆرێتەوە بە فرمێسکووە عەکسی ڕوولایانە و بیلبیلەکەیچە ناشۆرێتەوە بە فرمێسکووە و هێز و هەناو بینایی چاو من بێوەفان بەدەتەژین یاری چەبین گۆڵ هەراڵێم داکوڵ وەک جاران ماوێ من ناگۆڕاوێ من نەگۆڕاوێ من ناگۆڕاوێ من نەگۆڕاوێ. لە ڕێگەی سکایپەوە هونەرمەند سەرباز جەمال لەگەڵمان دەبێت. کاک سەرباز سڵاو لێبێ. سڵاو لە تۆش ڕێز و خۆشەویستیم بۆ بەرنامەکەت و بۆ کورسات و بۆ هەموو بینەرانی خۆشەویست. پاش دەستخۆشی بۆ ئەم بەرهەمە نوێیە ئەمەیە بڵێم تیپی بابان لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا دەنگدانەوەیەکی زۆری هەبوو و هەروەها گروتینێکی زۆری هەبوو بۆ ئەو کاتەی خەڵک. ئەم تیپە چی پێبەخشیت؟ لە هەمووی گرنگتر خۆشەویستی خەڵک گەورەترین خەڵات و پاداشتە بۆ کەسێک کە بەرهەمێکی هونەری پێشکەشەکە. مەبەست لەو بەرهەمە ئەوەیە کە تۆ دڵی خەڵک ئەگەر بۆ چەند ساتێکیش بێ خۆشی کە ئەوان وەڵام بدێنەوە بەو خۆشەویستیە زۆرە ئەوە وەکو مەدالیایەکی ئاڵتون وایە بەسنگتەوە. گەورەترین خەڵاتە، نرخی نییە. بەڵێ گۆرانیەکانی تیپی بابان بە ستایلێکی جیاواز پێشکەشەکرا. ئەو جیاوازیە لەکوێوە سەرچاوی گرتبوو؟ جیاوازەکە لە چەند ڕوویەکەوە بوو. لە هەمووی مهمتر مۆسیقاکەیەکی، چونکە ئێمە تراکێک دانا زۆر بەلامانەوە گرنگ نەبوو چێ ئێڵەیە چۆن ئێڵەیە، مهمەوەیە لە ڕووی مۆسیقیەوە تەواو بێ. بەڵام گرنگ مۆسیقا و دابشکرد ئایڵەکە بوو بە فۆرمێکی تازە بە شێوەیەکی نەبیسرا و پێشتر ئەنجا لە ڕووی میلۆدیەوە میلۆدیەکان هەمووی جوان و تایبەت بن فۆنیەوە هارمۆنیتیا بێت ئەو ئامێرانە بە شێوەیەکی ڕاست و دروست بەکاربێنی. ئەوە زایدەن ئەوەی کە لە ڕووی تۆمار ئێمە دەنگمان بەجیا ئەکرد پاشەوەی کە مۆسیقاکەمان نەکرد. بۆیە خۆمان کۆرسی خۆمان بووین، خۆ کۆرسی یەکتری بووین لە هەمان کاتی عەسفەکەمان. کاک سەرباز دوای دابڕانێکی زۆر بەرهەمێکی نوێت پێشکەش کرد. ئەم بەرهەمە چۆن دروست بوو؟ بۆ بورە گوێم لە دەنگە نەما. بەڵێ کاک سەرباز ئەگەر گوێ لە دەنم بێ وتم دوای دابڕانێکی زۆر بەرهەمێکی نوێت پێشکەش کرد. ئەم بەرهەمە چۆن دروست بوو؟ ڕاستیەکەی من وەکو دابڕان حەزەکەم بەزەوە ڕوونکەم و مندا نەبڕاوم، بەس من بەرهەمەکانم هەموو کاتێکە ئەگەر مەجالم هەبێت تااقەتم هەبێت دا ئەنیشم شت دروستەکەم هەر. بەڵام من لە یا پەیجەکەی خۆم لە یوتیوب لە بوارێکی تەسکا بڵاویەکەمەوە ئەم بەرهەمەی کە دڵێکی شێتی ناوبوو دیارە بوو لەلایەن هاوڕێ و دۆستم کاک ڕۆژکەریمەوە لە هۆنراوەی کاک مازیار
و حەزی کرد وەکو خەڵاتێ پێشکەشی ئەو دۆستایەتی لە برادرایەتی و لە ڕووی مۆسیقیشەوە کە لە بینمانە هەیە بۆ ماوەیەکی زۆر و حەزی کرد پێشکەشی منیکە و بەیەکەوە هاوکاریەکەمانەوە بوو کە ئەو هەموو داوای لە من کرد کە من بە شێوەی خۆم بڵێم و ڕنگدانەوەیکی باشی هەبوو و سپاس بۆ ئەو هەموو کۆمنت و ڕێکشنانەی کە لە خەڵک بیستم. واتە ئەمەیە بپرسم ئەم بەرهەمەنوێ نابێت بە بنەمایەک بۆ بەرهەمی زیاتر لە ئایندەدا؟ بەرهەم بە بەردەوامی ئەبێت چونکە من هەردوای ئەوە بە هەفتەیەک بەرهەمێکی کەشم بەیان ئاواز و مۆسیقای خۆم بوومان لەبەرەوە هیوادارم تەمەن و سیحات ڕێی ئەوە با کە توانین بە بەردەوامی دڵی خەڵک خۆش بکەین ئەگەر بۆ چەند ساتێکی کەمیش. کاک سەربەز بەنیاز نیت ڤیدۆکلیپ بۆ ئەم بەرهەمە نوێت بکەیت؟ من زۆر ئاشنا نیم لەگەڵ ڤیدۆکلیپە و تا ئێستا ئەویش کاتی خۆی بە زۆری برادەران ئەوانم کرد ئەوە نەمکردووە چونکە بەڕای من ڤیدۆکلیپ تۆزێ دوورە دەخاتەوە لەوەی کە جۆ لە مۆسیقەکان بگیری سەرنج دەبا بۆ فلیمەکە. من حەزەکەم لەبەر ئەوەی بڕوام وایە کە مۆسیقا بەشێکە لە عیرفان نزیکترە لە ڕۆحی مرۆڤ جۆگرتن جوێ بێت سەرنج هاتە مۆسیقاکە هۆنراوەکە ئاوازەکە بۆیە ناڵم بینم نییە زۆر لەگەڵ ڤیدۆکلیپ. هونەرمەند سەرباز جەمال هیوای سەرکەوتنە بۆ خوازین سوپاس کە ئامادە بووی لەگەڵمان.